ناوم ئاڤان سدیقا خوێنی هونەرم لە پەیمانگای هونەرە جوانەکان تەواو کردووە لە کوردستانە نەکرد لە کوردستان لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە هونەر و وەرزش شتێکی لاوەکین یعنی هیچ کاتێک من پێم وانییە گرنگی بە هونەری رابێت هونەرمەندەکان هونەریان کردووە بەڵام مێژووی هونەری شێوەکاری مێژوویەکی نزیکە ئەگەر بەراوردی بکەین بە مێژووی تێکست هەمووی لە عێراقا لە 1950کانە چلەکان بۆ پەنجاکان جیلێک لە هونەرمەندانە ڕۆنە دەروەوەی وڵات و لە ئەکادیمیەکان ئەخوێنن لە ئەوروپای شەرقی و فەڕەنسا و ئیتالیا و ئەو وڵاتانە دوای جیلێکێنەوە ئەم جیلا بنە مامۆستا و ئیتر دام و دەستگا هونەریەکان لێرە دروستەکەن لەبەرەوە لێرە قابلی مقارنەکردن نییە بڵێ هونەری شێوەکاری لە کوردستانە و لەگەڵ ئەوروپا چونکە ئەوان هونەری شێوەکاری لە ئەوروپا ڕێگۆڕیشەیەکی مێژوویی کۆنتری هەیە بەراورد بەوە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە بەگشتی و لە کوردستانیشا بە تایبەتی مێژووەکەی زۆر نزیکە قابلی بەراوردکردن نییە چکە تا ئێستا هونەری شێوەکاری لە ناو ئێمە زەڕورە نییە لە لای ئێمە لە مێژووی ئێمەیە زۆرتر گرنگی بە تێکستیراوە و هێنەکەش یەگەڕێتەوە بۆ ئەو کولتوری ینی بنچینەیە کولتورە بنچینەیەکی خۆی کە هی ئەم منتیقەیە کە دینی ئیسلام باڵادەست بۆتیایە دینی ئیسلامی شوێنەتیایە شتێکی هین نەبووە سەرەکی نەبووە وێنە دایم لە خزمەتی تێکستا بووە ئەگەر مەسان سێری بکەین لە دوای کە ئیسلام دروسە بێ وێنە خەز لەبێ بۆ زەخرەفە بۆ ئەمانە لە دەوری تێکستە ئەسوڕێتەوە ینی هەبێ بە زەخرەفەیەک بۆ تێکستی پیرۆز یاخود زەخرەفە بۆ بیناسازی هونەری شێوەکاری مێژوە دێرینەکەی لێرە مێژوویەکی سربەخۆی نییە ئەمە بۆ معنایە نییە کە وجودی نییە نەبووە ڕەساممان نەبوو ئەمانە بەڵام لەسەر ئاستی دام و دەستگا لەسەر ئاستی ئەکادمی مێژوەکەی زۆر تازە و مقارنە نابێ بە هونەری ئەوروپی لە 1990ەوە ئیتر بە تەواوەتی یەکەمین عەرزی خۆمم کردووە وها من ئەو کاتەکە لە ئەوروپا بۆ گەڕامەوە بەڕاستی شتەکانی ئەکام کرد شتێکی تازە بوو مەسەن بۆ نمونە تا ئەو کات هەستەکەم شتێک لە ژێر ناوی ڤیدیۆ ئارتا لێرە وەکو ڤیدیۆ ئارت نمایش نەکرابوو بەڵام دەمێکە کاری هونەریەکەم و ئەرشیڤکردنیش لەسەر ئاستی شەخسیە مەگەر بەرنامەیەکی وەکو بەرنامەکانی ئێوە یا و کاتانی کە پێشەنگایەکە کرێتەوە ینی بە شتێکی ئەوهێنێکی زۆر خێرا بەس ئەرشیڤکردن ئەمە ئاکاری دام و دەستگایە کە پێم وایە هەتا ئەم ساتە وەختە لە کوردستانە وجودی نییە ئەم ئیشانە خوێندنەوەی بۆ بکرێ ئەم ئیشانە بۆ ئەوەی بمێننەوە ئیشی شێوەکاری بۆی بمێنێتەوە ناتوانیم بڵێ من ئەرشیفم هەیە چکە ئەرشیفەکە دەبێ بە ئەرشیفێکی زاتیە طبعاً تۆ لە ماڵەوە وێنەی کارەکانی خۆتە هەیە وێنەی مێژووی ئیشکردنەکانی خۆتە هەیە بەڵام لەسەر ئاستی دام و دەستگا و دەستگایەکمان نییە کە ئەم کارانە کۆ بکاتەوە کە ئەم کارانە خوێندنەوەی بۆ بکرێ کە ئەم کارانە نەقد بکرێ و ئەم کارانە بچێتە یعنی کاڵم نەقد بکرێمە بەسمنەوەیە کە خوێندنەوەی زانستی دەربارە بکرێ و بێ بە کتێب و لە زانست و وەکو زانست لە کۆلێژ و پەیمانگەکان بخوێنرێن لەسەر و ئاستەی شتێکی وامانێت تا ئەم دقەیەنێک بۆ من بۆ هونەرمەندی زۆر بە ئەزمموی پێشتریش کە لێرە و لەوێ شتێک خەریکە وردە دروستە بێ ئەرشیفکە بەڵام لەسەر دیسانەوە ئاستی شخصی هێشتا نەچێتەوە ئاستی دام و دەستگا و دەوڵەتی هەر کارێک کە خۆی دروستە بێت و یەتە پێشەوە هەڵگری مەجموعەیەک پرسیار و واتا و معنا و لە جیهانێکی خۆیان ئەسوڕێتەوە ئەمانجەکە گەر کاتێک کارە هونەریەکە و لەگەڵ بیرۆکەکە لای من ئەوەیە توانی فۆرمەکە بیرۆکەکەی بەرجەستە کرد بێ بۆ من ئەوە لە هەستەکەم گەشتومەتە ئامانج بەس وەکو ئەوەی بڵێن وەکو ژنێک و ئیسپاتکردنی زات من پێم وا هەیە بەڵێ ئەسەن لەم وڵاتانەیە ژن چونکە کەمترین لە بوارەکانایە ئەسەن ژن هەر کارێک بکات ئاسانتر دەرەکەوێت و زیاتر ئەڵێن ژنێکەوەی کرد بەس من بۆ خۆم ئەوە زۆر بەلامەوە گرنگ نییە بەقەدەر ئەوە گرنگە کە پێم وایە من وەکو کەسێکی ئەکادیمی بتوانم بەرپرسانە مامەڵە لەگەڵ ئەو شانە زانستیانە بکەم کە فێری بووم و بە شێوەیەکی بەرپرسانە ئەو فۆرمانی کە دروستیەکەم زانیاریم هەبێ دەربارەی وعیم هەبێ دەربارەی و قدرەتە بشکێتەوە بەسەریا لەوێ ژنبی یاخود پیاوبی ئیسپاتی وجودی خۆتەکەی کە تۆ کارێکەکەی قورسایی هەیە.
من حەزکردنم لە هوەر ئەچێتەوە بۆ لای باوکم لە باوکمەوە حەزم لە هوەر هەیە باوکم وەختی خۆی کە دایکمی هێناوە باری دارایی باش نەبووە باوکم دەسڕەنگین بوو نەک هونەرمەند بوو بێت چکە دەسڕەنگینی و ئینسانێکی دەسڕەنگین لەگەڵ زەلامێکی هونەرمەندا جیاوازی هەیە زەرەنگەری ئەکرد کە نووسین و حرف و خەڵ و ئەمنە عاشتانە و سەبی مستیلە و ئەمانە ئەتوان بڵێم یەکەم حەز لە هێنەوە لە ڕەسمکردنەوە لە باوکمەوە فێرمچکە و کاتە و شتی بچکۆ لە بچکۆلەیە کرد کە تازە دایکمێ ناوە لە حەفتاکانە و فرۆشتوێتی تەرونێ چاو لە ماتریال و شتەکانە بەڵام بۆی کە لەناو هونەرابم پێم وایە بەڵێ خێزان ئەگەر پشتگیری بکە ئەگەر خێزان پشتگیری مناڵەکانی خۆی کا ژن بێ یا پیا و نەیشکێنێتەوە تەشجیعی بکە ئەبێ بە پاڵپشتێکی زۆر زۆر گەورە کە دوایی لە دەرەوە هیچ کەسێک ناتوانێت بێڕوخێنێت تەنانەت کۆمەڵگەش ناتوانێت بێڕوخێن چکە تۆ ماڵ ئەساسی ترین و سەرەکی ترین پشتە بۆ تۆ ماڵ ئەو شوێنەیە هەتا جارێ 5 ساڵ و 6 ساڵی یەکەمی تەمەن کە تایە دروسەبی کە بناغی کاراکتەری تۆیە ئەگەر تۆ لەم 5 ساڵەیە بۆ دوای تریش تەبان کەم ڕای قەبیمانە نەشکێنرێتەوە ئەگەر شتخەنە بەردەمە ئەگەر تەشجیع بکەن حتمما ئەو بناغەوە هیدا کوتی هیچ کاتێ دەرەوە ناتوانێت تێکە بشکێنێ ئەم کارە هونەریە چێتە سیاقی کاری هونەری ئەنسڵێشنەوە لێرەیە لەناو ئەم پێشانگایە کە بابەتی ژینگە و شکەڵانی و ئەو ترسەکانی لەسەر وشکبوونی ئاو وشکبوونەوەی ژینگە هەیە کۆنسپتی ئەم کارکردانە دەربارەی ئەوەیە لێرەیە ئەم ئیشەی من ئاماژەیە هەم بۆ ئەمە و هەم ئاماژەی زیاتریش وەرەگرێ لە دەرەوەی ئەم کۆنسپتیانیم بۆ ئەم کۆنسپتە هەڵگری واتایە و هەنێ واتای تریش لە دەرەوەی ئەمانی ئەکرێ ئەم معنایە لێرەیە تەنها هەر بۆ ئاو و بۆ وشکانی نەبێت معنای کەش وەرگێ لە ناو خۆیە لەوەی کە هەر شتێک لە ناو دنیاە ڕۆیە کە دروسە بێ بە تاقی تەنیانە تۆڕێکە ئیشەکە وەکو تۆڕێک دروست بووە وەکو شەبەکەیەکە کە پەیوەندیان بێکەوە هەیە ئەم پەرداخانە کە ئێمە ئاویتیا خۆینەوە لێ ڕۆنی تایە و ئاویتیە لە هەنێکە هەر ڕۆنی تایە لە هەنێکە هەر ئاویتیە ناکرێ بۆ نمونەیەکی بچکۆلەمە زۆر بە سادەی ئیشەکەوان چەندین ڕەهەندی تری هەیە بەڵام بە سادەی ئێڵم بۆ ئەوی بینەرەکەمان تێبگەن لەوەی کە بۆ نمونە تۆ پەرداخێک ڕۆنی چەورەکەیتە ناو مەخسەلەکەی خۆتەوە ئەمە جاریکە ڕاتوە چێتە ناو تۆڕێکیکەوە و دیسانەوە لە شوێنەکانە بەرژینگەکەکەوێتەوە و بەرخۆ دەکەوێتەوە ینی هیچ شتێک لەناو ئەم وجودەیە بە تاقی تەنیا هەر خۆی نییە ڕەنگە وەکو لە نووسراوەکەشان نووسیومە هەر خاڵک لەناو ئەم خاڵانە ئەگەر دەستکاریەکی بچکۆلەی بکەی لە تەواوی سیستمێک دروسە بێ لە تەواوی سیستمەکە گۆڕانکاری دروسە بێ لەبەرەوە کە ئەڵێن دەستکاری هەر پن تێ بکەیت گۆڕانکاری لە تەواوی سیستما دروسە بێ ئەمە ئاماژەیە بۆ ڕەهەندی تریش بۆ ڕەهەندی سیاسی چوزانم بۆ ڕەهەندی کۆمەڵایەتی و ئەکرێ لێرە شاوەک و ئاو و ڕۆن دیسانەوە هەمانمانە هەڵگرێتەوە کە ئەم بۆریانە ئاماژەن بۆ ئەوەی کە ئەو پەیوەندیانەی کە لە نێوانی شتەکانە هەیە چەندێک بەردەوامی هەیە و ئەم فۆرمە ناتوانێت فۆرمێکی خڕ یا فۆرمێکی هەندەسی دروستکات چکە فۆرمێکە لە سروشتەوە خۆی نزیکە بەوەی کە تاکە مەسەن سێ پەرداخ و سێ وایری لە ناوایە هیچ کاتێ ناتوانێت فۆرمێکی خڕ یا خۆت فۆرمێکی لاکێشەی چوار گۆشەی وەرگێ ئاماژەیە بۆ بەردەوامی ئەو پەیوەندیە نەپچڕاوی کە بەردەوامی لە نێوانی یەکەکانە هەیە لە ناوبوونە داوا لەو کەساناکەم کە حەزیان هەیە کە خولیایان هەیە قەت هەڵەکانی ینی کەمبودی و نەتوانینەکان توانەکانی خۆتان بەسەر ئەوەی ترامەیەن ئۆکێ زانم ئێمە کۆمەلگایەکمان هەیە کۆمەلگایەکی پێشکەوتو نییە لە ڕووی کۆمەڵایەتی و لە ڕووی ئەوە بەڵام ناکرێ ئەمانە هێن بن ببنە ڕێگر ینی خۆ سەپاندن هیچ کەسێک لەسەر سینیەک هیچ شتێکی بۆ نایەتە بەردەمی پێویستەکە هەوڵ بی و بە زانست و بە معریفە و بەوانە خۆت بتەوکەی بۆ ئەوەی بتوانیت پێگەت هەبێ شوێنت هەبێ بەشداربی لە هەموو ئەو شتانەی کە لەناو کۆمەلگاکەیە ڕوئیان بەشێکبی لە چالاکردن و زیند و ڕاگررتنی کۆمەلگاکە چکە خۆتانزان ببێ ژن کۆمەلگاکە لەقەکەوێ و ئیتر من زۆر لەو کەسانانی بێمە سەر باسی ژن و پیا بەس ئەوە نە ئەڵێم تکا ئەەکەم ژنەکان خۆیان بە لاواز نەبینن تواناکانی خۆیان
پەرە پێ بدەن بە ئەوی باوەڕیان بخوانەوە هەبێ بە متمانەوە بێنە دەرەوە بچنە ناو هەموو کایەکانی کۆمەلگاوە.